بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێرانی عێراق دەکەین چی لێکەوتێکی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش دەبێت و قسە لەسەر ئەوەش دەکەین مەترسی کەمبوونەوەی کورسیەکانی کورد لە ناچەو داپڕێنراوەکان بە تایبەتی لە کەرکووک چیە کە لە دوای ساڵی 2010 بۆ یەکەمین جارە کورسیەکانی کورد لە کەرکووک دەبێتە دادەبەزێ بۆ 5 کورسی و لە پێشتردا 6 کورسی بۆ چ مەترسیەکی هەیە هەروە قسە لەسەرەوە دەکەین ئایا کێ دەبێتە سەرۆکۆماری عێراق و سەرۆکۆماری عێراق چۆن یەکلا دەکرێتەوە و قسە لەسەرەوەش دەکەین ئایا سوودانی ئەم جارە چانسیەوەی هەیە ببێتەوە بە سەرۆکوەزیران لە کاتێکدا وەکو دەنگ لیستی یەکەمە وەکو کورسی 46 کورسی ناوە بەڵام ئایا شیعەکان پەراوێزی ناخەن و پەیمانەتێکی گەورەتر پێکناێنن و سونەکانیش بە دوای چیەوەن ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک شوان داودی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق سەیر لەسەر دەکەین کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک شوان سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا بەر لەوەی بچینە سەر پرسی سەرۆکۆمار و پێکێنانی حکومەت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر کەمبوونەوەی کورسیەکانی کورد لە کەرکووک هۆکارەکەی وە مەترسیەکەشی چیە کە لە دوای 2010 و 2014 و تا 2018 و بڵین 2021 6 کورسی بۆ بەڵام جارە کورسی کورد لە کەرکووک دابەزیوە. سڵاو بۆ تۆ سڵاو بۆ بینەرانی بەڕێزی پەیام زۆر سپاس. دیارە 11 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو لە ناوچە جێناکۆکەکان بە گشتی و لە کەرکووک بە تایبەتی کورد لە پاشەکشەدایە وەک خۆت ئاماژت پێیدا لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بۆ یەکەم جارە کورسی کورد لە کەرکووکە بێتە خواردنیوە. دیارە ئەمە لەدایکبووی ئەمڕۆ نییە ئەو کێشەیە ماوەیەکە کورد لە پاشەکشەیەکی گەورەدایە و کۆمەڵێ هۆکارش هەیە تەنها یەک هۆکار نییە کۆمەڵێ هۆکار هەیە. یەکێ لەو هۆکارانەوەی ئێمە وەکو کورد خۆمان لەگەڵ خۆمانەوە بۆ پرسی کەرکووک ڕازگۆ نین. ئەوەنە بە دوای دروشم و شیعاراتە ئەگەڕێن ئەوەنە بە دوای کێشەکەیان ناگەڕین وەکو خۆی تا چارەسەری بۆ بدۆزینەوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوشدا دەنگی ئێمە زۆرتر بووە لە دەنگی پێکهاتەکانی تر بەڵام ئەو دەنگی ئێمە لە ناو شارەکەیە ئێستا دەنگی ڕاستی نەبووە بەرامبەر دەنگی پێکهاتەکانی تر. ئێمە نزیکەی 100,000 دەنگمان دەنگی کەرکووک لە شارەکانی هەرێمی کوردستانایە. ئەم دەنگانە حزوریان نییە لە شارەکە تەنها لە دەنگەکان و لە مناسبەکانە بێنەوە. هەموو هەڵبژاردنێکش ڕێژەی هاتنەوەکە کەمترە بێت لە پێشتر. نمونە زۆر زۆرە بیهێنینەوە. مثلەن دایک و باوکەکان جیلی ڕابردوون ئەنتیمایان هەیە بۆ شارەکە و بۆ قەزیەکە دێنەوە. من یەک نمونەیەکت بۆ دێنمەوە لە ئامارەکەیە چەند ماڵێک میوانم بوونە نزیکەی 28 نەفەر حزوری هەبووە تۆمار کراون 20 دەنگدەریان هەبووە خاتونە خۆیان تۆمار کردووە. لەم هەڵبژاردنە و 4 ماڵە حزوریان هەبووە بەڵام لەو 20 دەنگدەرە 5 دەنگدەریان هاتوون دەنگیان داوە. یاری لە سلێمانی هەولێرەوە نەهاتونەتەوە بۆ دەنگدان کۆنەکان یان گەورەکان دێنەوە. دیارە ناتوانن قەنەعەت بە گەنجەکان بکەن بیانهێنەوە بۆ دەنگدانیان لە حاڵەتێک کەترا ئەتوانم بڵێم لە 15 لە 20 دێتەوە باقیەکەی نایەتەوە. ئەمە یەک لە هۆکارەکان. هۆکارێکی تر ڕێژەی لەدایکبوون لە کەرکووکدا جیاوازەیەکی زۆر زۆر هەیە لە نێوان کورد و عەرەبدا. تورکمان لە حاڵەتێکی چەقبەستوویتەوە و هەر بچووکە بنەوە لە ناو ئەم دوونەتەوەی بەڵام لە کورددا مەسەلەن بە گوێرەی دو ئامار بچووکترین خێزانی عەرەبی 8 کەسە گەورەترین خێزانی کوردی 8 کەسە. خێزانی کوردی ئێستا گەنجی کورد لە دوای 30 ساڵی لە بین 30 ساڵی بۆ 40 ساڵی هاوسەرگیریەکە ینی زەواج متەئەخرەکات و کە زەواج شەکات خێزانی کوردین لە مناڵێک تا 3 مناڵ زیاتر نایان بێت ینی خێزانە کوردەکان بەرەو بچووک بوونەوە ئەڕۆن بەراورد لەگەڵ خێزانی عەرەبیە عمری 30 ساڵە 3 ژن و 10 منداڵی هەیە. ینی ئەمەش حاڵەتێکی تری فراوانبوونیەوە. لە مانگی هەشتا من خۆم ئامارێکم کرد سمپڵێکم وەرگرت لە قەزای داقوق
قەزای داقۆ کورد و عەرەبی تورکمانی تایە تقریبا هەمویان بە یەک ڕێژەن لەو شارەیە لەو قەزایە زۆر و زیاد و کەم نین تقریبا وەکو هاوتای یەکن 86 حاڵەتی لەدایک بوون هەبووە ئەم 6 حاڵەتی لەدایک بوونە 55 لە نەتەوەی عەرەب بووە 24 لە نەتەوەی کورد بووە باقیەکەشی تورکمان بووە ینی ئەمەش حاڵەتێکی تر حاڵەتی سێیەم حاڵەتی کۆچە هەر خێزانێکی کوردی هەر تاکێکی کوردی لە کەرکووک دەرفەتی بۆ بڕەخسێ ئەڕواتە هەولێر و سلێمانی دانیشێ بە پێچەوانەوە هەر عەرەبێک لە هەر شوێنێکەوە دەرفەتی بۆ هەڵکەوێت دێتە کەرکووک دانیشێ ئەم سێ حاڵەتە وای کردووە قەبارەی تۆ ڕۆژ بە ڕۆژ بچووک بێتەوە جگەلەوە ئێمە لە بەردەم حاڵەتێکی تراین ینی مادەی 140 کە هەموو هێلکەکانی خۆمان خستە مادەی 140ەوە ڕۆحی مادەی 140 پرۆسەی تەطبیع ئاساییکردنەوە ڕۆحی ئاساییکردنەوە گەڕانەوەی قەزا دابڕێنراوەکانی کەرکووکە چەمچەماڵ و کفری و کەلار و دووس خورمات و ئێمە وەکو کورد خۆمان لە قەرەی ئەو پرسە نادەین و لەگەڵ گەڕانەوەی ئەو قەزایانەیە نین بۆ کەرکووک لە خولی دووەمی پەرلەمانی عێراق مام جەلال کە سەرۆکۆمار بووە پرۆژە یاسایەکی ناردۆتە پەرلەمان بۆ ئەم پرسە کورد ئەو پرۆژە یاسایی پەکخستۆ و نەیەشتۆ سەر بگرێ کورد چەند هۆکارێکیان هەیە کە نێڵن ئەو قەزایانە بگەڕێتەوە بۆ سەر کەرکووک یەکێک لە هۆکارەکانیان باستەواکەن ئەمانە ئەم قەزایانە گەڕاونەتەوە بۆ کوردستان و بوونەتە بەشێکی واقعی لە هەرێمی کوردستان زەمان چییە گەر ئێمە بیگەڕینەوە بۆ کەرکووک ئەگەڕێتەوە بۆ هەرێم لەبەرەوە بووەتە بەشێک لە کوردستان قابلی گەڕانەوە نییە هۆکاری دووەم ئەو ناوچەیە بە تایبەت حەوزی چەمچەماڵ و قادرکەرەم و کفری و ئەمناوە ناوچەوێکی دەوڵەمەنە بە نەوت و غاز ینی سامانێکی سروشتی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئێستا بەکاری دێنن خاڵی سێیەم پەیوەندە بە هاوسەنگی هێز لە نێوان هەردوو حزبە دەسەڵاتدارەکەی هەرێما لە نێوان یەکێتی و پارتی ئەم ناوچانە بگەڕێنەوە بۆ سەرکەرکووک نابەرابەریەکی هێزدا هەرێمی کوردستانە دروستە بێ ئەمانە بوونەتە هۆکار بۆ پەکخستنی گەڕانەوەی ئەو قەزایانەوە ئەو قەزایانەش نەگەڕێنەوە سەرکەرکووک هەر کاتێک مادەی 140 جێبەجێ بکرێت ئێستا بکرێت ساڵێکی تر بکرێت 10 ساڵی تر بکرێت ڕێژەی عەرەب و تورکمان پێکەوە لە کورد زیاترە ئێمە لەناو ئەو معادلەیە دۆڕاوین لەبەرەوە ئەوەی مابوو ئێمە کە مەترسیمان لێ هەبوو ئەو هاوسەنگیەیەکە لە شارەکەیە دروستمان کردو بوو ڕێژەی خۆمان لە نیوە پاراست بوو لەم هەڵبژاردنە ئەو ڕێژەیە دابەزی ئەمە ئەگەر ئەم نەزیفە لێرە ڕانەگیرێ کار بۆ ڕاگررتنی نەگەی من پێشببینی ئەوەکەم ئەگەر بەم سیاسەتەی ئێستامان و بەم نەفەسەی ئێستامان ئیش بگەین لە کەرکووکە پێشببینی ئەوکەم لە هەڵبژاردننی ئایندا هاوکێشەکە بە تەواوەتی پێچەوانە ئەبێتەوە عەرەبەکانە بنە 6 کورسی ئێمە ئەبین لە 4 کورسی ئەو جا ئاهەنگشە گەڕین لە خۆشیە کە 4 کورسی مانێناوە بەڵێ زۆر چاکێک شوان بەس مەترسی چی ئێستا کە کورد ینی بۆ 5 کورسی چ مەترسیەکەیە وایە مەترسیەکە بڵێنە سەرشانی پارتی و یەکێتیە یاخود بڵێن ئێستا پارتی گەر کورسێکی لە دەستدا بێ کۆتایەکی بەرز نەهێناوەتەوە لە کەرکووک مەوزوع نییە مەوزوع مەسەر پێشتر تۆ مەسەل بۆ کورد ئەگەر کورد 8 کورسیش بێنێت ناتوانێت هاوکێشەکەی ئەوان بگۆڕێ بەڵام لە 6 کەمتر بێنێت مەسەل ئێمە لە خولی سێیەمی پەرلەمانە 8 کورسیمان هەبوو عەرەب 2 کورسی هەبوو بەڵام عەرەب بایکۆتی هەڵبژاردنیان کردبوو بە بایکۆت کورسیان کەم هێنا بوو ئێمە کورسیەکانمان بردبوو لە سەردەمێکە 8 کورسیمان هەبوو ئەو جا کەرکووکمان لەدەستدا بەڵام بۆ ئەوان جیاوازە عەرەب لە ماوەی ڕابردووە کۆمەڵی لێدوانیان هەیە لێدوانی وەزیری پلاندانانی عێراقەیە کە سەرپەرشتی پرۆسەی دەنگدانی کردووە لێدوانی پەرلەمانتارەکانمان هەیە لێدوانی سەرۆکی حیزبەکانیانمان هەیە هەمومان لای خۆمان تەسجیل کردووە کار لەسەر ئەوە ئەکەن کە و ڕێژە تازایی کە هەیەە ئەوان پێیان وایە ئێستا حاڵیان ڕێژەی عەرەب لە شارەکە لە 45 بۆ 48 لە سەتا ئەوان ئێستا سیاسەتی خۆیان لەسەر ئەوە بنیات ئەنەن و لەسەر ئەوە مامەڵەمان لەگەڵاکەن لە ئێستا بەدواوە لەسەر ئەوە مامەڵەت لەگەڵاکەن کە ئەوان ئێستا وەکو کورسی هاوتان بەڵام پێیان وایە وەکو دانیشتوان زیاترن ئەوان ئێستا پێیان وایە کە منش خۆمش پێم وایە بەو وەزعی کە ئێمە هەیمانە
ئەوانەگە ئێستش زیاتر نەبێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا زیاترە بندێمە. بەڵێ سەبارەت بە زیادبوونی پێگەی بڵێن حەلبوسی محەممەد حەلبوسی حزبی تەقەدوم ئەم جارە پێگیان بەهێز بووە لە کەرکووک کەسێ کورسیان هێناوە. ئێمە لە عینەن لێرەش لە بین هاوکێشەیەکی پێچەوانین. ئێمە لێرە کورد ساڵێکە لەم شارە خیتابی ئەوەمان هەڵگرتووە گوتاری ئەومان هەڵگردووە ئێمە کار لەسەر پرسی نەتەوەی ناکەین ئێمە کار لەسەر پرسی خزمەت گوزاریەکەین. بە پێچەوانەوە گوتاری عەرەبەکان گوتارێکی زۆر قەومی شۆڤیری بوو لە درێژەی هەڵمەتی هەڵبژاردنەکانە ئەگەرەوەی چاودێر بێ و چاودێری کردبێت ڕێک پێچەوانەی خیتابی کوردی بووە. خیتابەکەی ئەو خیتابێکی نەتەوەیی توندڕەوی شۆڤینی بوو هەم لە مووسڵ دووەم هێزە هەم لە کەرکووک بۆتە دووەم هێز لە قایمەی تەقەدوم قایمەکەی هەلبوسی لە کەرکووک 3 کورسی هێناوە یەکێتی 4 کورسی دووەم لە مووسڵ هەمان شت لە دوای پارتیوەیە یعنی لە ناوچەکان ئەو ناوچانەی کە سنووری هەرێمی کوردستانن ناوچەی عەرەبی سوننەیە لە هەموو ناوچەکانی عەرەبی سوننەش تەقەدوم بۆتە هێزی یەکەم هێزەکەی هەلبوسی بۆتە هێزی یەکەم واتە تۆ لەگەڵ جیرانێکی نەتەوەپەرستی شۆڤینی ئەبێ خۆت ئامادەکەی مامەڵە بکەی ئایا تۆ بە گوتارێکی غەیرە نەتەوەیی ئەتوانی مامەڵە لەگەڵ دراوسەیەکی توندڕەوی نەتەوەیە بکەی ئەمە ئایندە و گوتاری ئایندە و ئیشوکە سیاسەتی ئایندەی حیزبە کوردیەکان بڕیار لەسەریەدا. باشە کاکشمان سەبارەت بە یەکێتی ئەم جارە ئایەکێتی بڵێن کورسەکانی زیادی کردووە لە کەرکووک بڵێن پارتی کەمی کردووە چۆن هاوکێشەکە پێشتر کورسێکی نەوەی نوێشە بوو لە کەرکووک پارتی لە 2 کورسی زیاتری نەبووە قەت لە نێوان کورسیەک و 2 کورسیە هەبووە لە هەموو خولەکان قەت نەبووەتە 3 کورسی بەڵام یەکێتی پێشتر 6 کورسی بوو لە هەڵبژاردننی ڕابردوو هاتە 2 کورسی کورسیەکشی لە دەرەوەی خۆی کاندیدێکی دەرەوەی خۆی پشتیوانی کرد بەوە بووە 3 کورسی ئێستا لەم هەڵبژاردنە بۆتە 4 کورسی یعنی حەوڵی داوا کورسیەکی لەوانەی کە لە پێشتر لە دەستی داوە بهێنێتەوە کورسیەکی بهێنێتەوە یەکێتی بۆتە 4 کورسی پارتی لە 2 کورسیە بۆتە کورسیەوەکەوە کورد لە کۆی 6 کورسی بووەتە 5 کورسی ئێمە لە ئاخیرا بێ پرسەکەی ئێمە لەم شارە پرسی حزبی نییە ئێرە هەرێمی کوردستان نییە ئێرە سلێمانی و هەولێر نییە یەکێتی و پارتی یەکێکیان زیاد بێنن یەکێکیان کەم بێنن بۆ من گرنگ نییە بۆ هاوڵاتیەکی وەکو من لە کەرکووکە گرنگ نییە لای من پارتی لە هەرێم ملیۆنە دەنگ بێنێ هیچ کاریگەری بۆ من لێرە دروست ناکە گرنگ نییە لای من سەرۆکی لیستەکەی یەکێتی لە کەرکووک 100,000 دەنگ بێنێ هیچ گۆڕانکاریەک دروست ناکە لای من گرنگ پرسی کورد وەکو کورد نەک وەکو حزب لە 6 کورسی دابەزیوم کە 6 کورسی نیوەی دوانزەیە لە 6 کورسی دابەزیوم بۆ 5 واتە من هاتوومەتە خواردنیوە ئەمە مەترسیەکە لێرە بۆ من دروستە بێ وەکو کورد یعنی هێزی من توانای من قدرەی من هاتووەتە خواردنیوە پێشتر قسەی من و سیاسەتی من و ئیشکردنی من وەکو کورد لەگەڵ هێزەکانی ترا مفاوەزاتی من لەسەرەوە بۆ من نیوەم ئێوە بە هەردوو وڵاتانە نیوەن من نیوەم ئێستا من دابەزیوم بۆ خواردنیوە ئەبێ لە ئێستا بەدواوە وەکو خواردنیوە تەعامل بکەین نەک وەکو نیوە. باشە جا بە کورتێگەر پێم بڵێ لێکەوتەی چی دەبێ ینی ئەوە بەڕێز و تەگەی سەمادەی 140 جێبەجێ بکرێ کورد کەرکووک دەدۆڕێن بەس لێکەوتەی تریشی دەبێ لە ڕووی ئەیداریەوە لە ڕووی بڵێن پۆستەکانەوە. بەڵێ من پێتم وتم عەرەبەکانی کەرکووک لە ئیسا بەدواوە لەسەرەوە بنەمایەک سیاسەتەکەن و کارەکەن و مفاوەزاتت لەگەڵاکە عەرەب و تورکمانش پێکەوە ڕێژەکەیان زۆر لە ئێمە زیاترە. باشە بینە سەر و کۆمار ینی ئێسام جارە بڵێن سونەکانیش داوای سەر و کۆمار دەکەن پێ دوایە سونەکان ئەم جارە بڵێن سەر و کۆمار ببنە یاخو سەر و کۆمار لای کورد دەبێ ئاخو لە ناو کووردە کەس چانسی کێ چانسی هەیە لە سەر و کۆمار بۆ کورد گرینگە سەر و کۆمار یان سەرۆکی پەرلەمان؟ وەڵایی وەکو ڕەمزیات سەر و کۆمار بۆ کورد مهمە بەڵام سەر و کۆمار حتا جەنابی مام جەلال هەبوو سەر و کۆماری مام جەلال بوو مام جەلال پشکی کورد بوو بڕیاری کوردی لا بوو مام جەلال بڕیاری کوردی کراوە دوو بەشەوە بەشێکی گرنگی لای مام جەلال بوو و بە دیبلۆماسیەتی خۆی
ئەیتوانی لەگەڵ بەشەکەی ترشە بڕیار دروستکات لە دوای مامجلالەوە بەداخەوە لە خولی دوای مامجلال دکتۆر فواد معسووم توانرا عینەن بە دەنگدان لە ناو لیستە کوردیەکانە یەکلا بکرێتەوە لە ناو فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا دەنگدان بکرێ دکتۆر فواد معسووم یەکلا بکرێتەوە لە خولی دوای دکتۆر فواد معسووم کورد یەکلای نەکردەوە ڕاستە پشکەکە بەرز دکتۆر بەرهەم بردی بەڵام شیعە یەکلای کردەوە دەنگدان لە ناو پەرلەمانی عێراقا کێبڕکەی نێوان دکتۆر بەرهەم و دکتۆر فواد حوسێن لەلایەن شیعەکانەوە یەکلا کرایەوە لە نێوان ئەم دوو هێزەیە لە خولی ڕابردوو ململانێ لە نێوان دکتۆر لەتیف ڕەشید وەکو سربەخۆ خۆی کاندید کردو بوو و دکتۆر بەرهەم ساڵح کە نوێنەری یەکێتی بوو عینەن بە دەنگدان لە ناو پەرلەمانە یەکلا کرایەوە بەڵام بە پشتیوانی پارتی حەسم کرا ئەو پرسە ئێمە بێن ئەبێ بێن قسە لەسەر پشکی سەرۆکایە سەرۆکۆمار پشکی کوردە وەکو نەتەوە یا پشکی حزبێکە لە ناو حزبێکشە پشکی بنەماڵەیەەکە ئەبێ بێن قسە لەسەر ئەوە بکەین پشکی سەرۆکۆمار بەداخەوەی ساکە لە عێراقا و کە دراوەتە کورد حەوری داوەکو بزنس تەعامل لەگەڵ ئەم پشکەیە بکانەک وەک پشکێکی نەتەوەیی کە کاریگەری خۆی بۆ نەتەوە بۆ کورد کاردانەوەکانی وەربگیرێتەوە کاریگەریەکە لە شەقامی عێراقیە دروست بکە بەداخەوە سەرۆکایەتی بێکاریگەر کراوە بێ ئەرزش کراوە بۆیە من پێم وایە لە ئێستا بەدواوە ئەبێ گفتوگۆیەکی چڕ لە ناو شەقامی کوردیە لە ناو نوخبەی کوردیە لە ناو هێزە سیاسیەکانی کوردستانە لەسەر پشکی سەرۆکایەتی کۆمار بکرێتەوە لەبەرەوە ئەم پشکە پێش هەموو شتێک پێش ئەوەی حزبێک داوای بکە بڵێ استحقاقی منە پێش ئەوە ئەبێ ئەمە ئەم استحقاقی کوردە وەکو نەتەوە بۆ نمونە سەرۆکۆزیران بووەتە عرفێک وەکو استحقاقی شیعە تا ئێستا دوو خول لای حزبی داوە بوو لای حزبی داوە دەرچوو چووە لای مستەقل چووە لای خەڵکی تر چووە لای حزبی تر بینیومانە لە دوای عەبادی و کازمی هات عادل عەبدولمەهدی هات سوودانی هات ئەمانە کەسی حزبی داوە نین لە ناو سونەکانشا سەرۆکایەتی پەرلەمان لای حزبێک قەتیس نەکراوە وەکو سونەکان ناوخۆیانە ململانی لەسەرەکەن ناکرێ ئێمە بین ئەم پشکە مهمەی نەتەوە ئەم دەستکەوتەی نەتەوەی کورد بە باڵای کەسێکە یا بە باڵای شوێنێکا ببڕین ئەمە بێنە بێ گفتوگۆی بکەین و بێ ئەو پشکە بکەینە ئەو شوێنە بکەینە ڕەمزێکی گەورەی کوردی لە عێراقا وەکی ئیساکە بێبەها و بێ ئەرزش نەکرێت ئەبێ هەمون پێم وایە ئەرکی هەمووی هێز و لایەنە سیاسەکانە ئەرکی نوخبەیە بێت قسە لەسەر بکە ئەگەر وابێ هەموو کەسێک حەقیق و کاندیدکردنی هەیە بۆ ئەو پشکە نەک شوێنێکی دیاری کراوە باشە بەس کاشۆن بۆچی سونەکان داوای دەکەن وەکو کورسی لەسە سونەکان دەڵێن ئێمانی زگە هەفتا کورسی لە بینی 6 و بڵین حەوت بۆ هەفتا کورسی کورد ڕەنگە بە پێکاتەکان بە کۆتای پێکاتەکان کە پارتی پشگیری کورد ڕەنگە بگاتە 63 کورسی سونەکان دەتوانن سەر کۆمار وەربگرن ئەو پێگەکان یارمەتی دەرە لە ڕژمارە کلوڵەر و نێودوڵەتیەوە ناوچەیەوە بڵین وەکو سونە داوا نەکراوە وەکو شخصێک لە ناو سونە داوای لێکە و چاوی لەو پۆستەیە وەکو شخصێک لە ناو سونە داوایەکە و چاوی لەو پۆستەیە بەڵام دوو پێک هاتە گرنگەکەی تر چی کورد و چی شیعە لەگەڵ ئەوەیە نییە بدرێتە سونەوە من پێم وایە لای کوردە بێنێتەوە ئەو داوای ئەو برادرە و خەونەیە و برادرە سەر ناگرێت باش ئەوەی کە حەلبوسی داوای دەکات سەر و کۆمەڵێمەوەکو کورد کاتی کورد گرنگە بێن چۆن بەها و قیمەت و هەیبەت بۆ ئەو پۆستا گەڕێنینەوە ئەبێ بین قسە لەسەر ئەوە بکەین ئەبێ بین قسە لەسەرەوە بکەین ئەو پۆستە ئێستا بووەتە عیبە بۆمان لە شارەی عێراقیە تعلیقمان لێدەن ئەنواع ئەشکال تانە و تەرارمان لێدەن لە ڕێگەی ئەو پۆستەوە ئەبێ ئەو پۆستە بەهای بۆ بگەڕێنیتەوە و هەیبەتی بۆ بگەڕێنێتەوە باشە بەس لە ناو کووردە ئێستا کۆمەڵێک ناو دەهێنرێک وایە سەرۆکیەکەتی بافڵ تاڵەبانی بەنافەرمی لە پارتی باسی نێچیروان بارزانی دەکرێت نازان باسیمانەوەی دکتۆر لەتیف دەکرێت ئەو بارودۆخی کە هەیە لە بەرژەوەندی کێدا ئەوەندەی کە خوێندنەوەی بۆ بکەیت لە سەراسی هەرێم بێ لە سەراسی عێراق بێ ناوچەیی بێ
کاک حەکیم تۆش حەقیەوەتەی خۆت کاندید بکەی هەموو هاوڵاتیەکی کورد ئەو مەرجانەی تێدا بێت کە بەکەلۆرێسی هەبێت تەمەنی 40 ساڵی تەواو کرد بێت بانگراوندی سیاسی هەبێت کاری سیاسی و حزبی کرد بێت پیتاقەی وەتەنی عێراقی هەبێت لە دایک و باوکێکی عێراقی بن مەرجەکانی ئەویان هەیە خۆیان کاندیدکەن هەموو کەسی حەقی خۆ کاندیدکردنی هەیە نەک لە کووردا پێکهاتەکانی ترش چونکە لە دەستوورە دیاری نەکراوە بۆکیەیە خەڵکی ترش لە پێکهاتەکانی تر لە سوننە و لە شیعەش حەقی ئەویان هەیە خۆیان کاندید بکەن یعنی کاندیدکردن بۆ کاندیدکردن ڕێگە لە هیچ کەسێک ناگیرێ ئەو مەرجانەی تێدا بێت ئەو مەرجانە یەکەم خاڵ بە کەلۆرەسی هەبێ دووەم تەمەنی نابێت لە 40 ساڵ کەمتر بێ سێم بانگراوندی سیاسی هەبێت من پێم وایە زۆر کەس لەوانەی بە تەمان و ناوێن دێ هەندێکیان بە کەلۆرەسیان نییە ئەوە هەبێ هەر لە ئیستاکەوە بیان خەیتە لاوە کە ئەمانە شملیان ناکات بە دوای خەڵکی ترا بگەڕێن باشترە بۆ ئەوەی کات نەکوژن بۆ ئەوەی کات نەکوژرێ ئەگەر لە دەرەوە شیان و شادەتی دەورەشای بە لێرە هین بکرێت ئەو شادەوەش کاتی ئەوێت بۆ بەراوردکردنی لەگەڵ شادە عێراقیە مسادەقە بکرێت باشە من پێم وایە کێشەکە لەوە نییە کێ خۆی کاندی دەکات چکە هەموو هاوڵاتیەک ئەوانەی مەرجەکانی تیا حەق بکەندرە مەرجەکانەوەی عاملە دەولی و ئەقلیمیەکە هاوکێشە ناوخۆیەکان چۆن بڕیار لەسەر ئەو بابەتە ئەدەن بەشێکی پەیوەستە بە مەسەلەن لێکێتی هەوڵیدا حکوومەتی هەرێم پێک نەیە تا دوای هەڵبژاردن نەکرێت بۆ ئەوەی هەندێ سازور و سازشکاری هەیە بۆ پۆستەکان لە نێوان بەغدا و لە نێوان هەرێمە بێتەکایەوە هاوکێشەیەکی تر هەیە ئەمڕۆ ترامپ لە دەرەوەی دیبلۆماسیەت نوێنەری بۆ عێراق ناردووە چکە سەفارەتی هەیە کە نوێنەرێ نێرێ یعنی کۆمەڵی کارم هەیە لە عێراقا لەسەرەوەی پرسی دیبلۆماسیەوە بێ و کارانە بکەم یەکێ لەو کارانەی کەرسە لە نێوان هێزە عێراقیەکان باسەکرێ چەند پۆستێک هەیە لەوانە هەرسێ سەرۆکایەتێکە و چەند وزارەتێکە 5 وزارەت ئەمانە سافایە ئەبێ حەسبی بکات نابێت لەو بدرێتە ئەو هێزانەی کە نزیکن لە ئێرانەوە نابێت کاریگەری ئێران لەسەر ئەو پۆستانە هەبێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر پشتی کوردش لە سەرۆکایەتی کۆمارە بیانە بێ ڕۆژانی ئایندا ئەم پرسەمان بۆ یەکلا ئاکاتەوە کۆبنەوە گفتوگۆکانی نێوان یەکێتی و پارتی بۆ سازش و سازشکاری لە نێوان پۆستەکانی هەرێم و پۆستەکانی عێراقدا ئایا تا چەند و تا چی ڕادەیەک گفتوگۆ لەسەر پۆستی سەر و کۆمارێکرێم و بەرامبەرێکێ لە پۆستەکان لە هەرێمی کوردستانە ئایا لە دوو هەڵبژاردننی ڕابردووە ئێمە بینیمان پارتی چاوی لەو پشکە هەیە مەسەر لە انتخاباتی منافەسەی دکتۆر بەرهەما دکتۆر فواد کێ بڕکەی کرد لە منافەسەی دکتۆر لەتیفا یەکەم جار کاکوشیار زێباری و دواتر ڕێبەر ئەحمەد کاندید کران یعنی ئەگەر چاوی لە پشکەکە نەبێت خەڵک کاندید ناکە و خاستان ئێستاش لەم هەڵبژاردنە پارتی دەنگی بەرزترە یەک کورسیەکانی زیاترن نزیکەی 30 بۆ 33 کورسی بە کۆتاکانەوە هی پارتیە جگە لەوەی زیاتر لە ملیۆنە دەنگی هێناوە ئەمە شۆک و کارتێک بەکاری دێنێ بەسەر داواکە ئەو پشکە لای گەورەترین هێز بێت لە کوردستانە یعنی ئەمانە لە ڕۆژانی ئایندەیە زیاتر قسەی لەسەرەکرێ بەڵام هەموو ئەم هەنگاوانە پێشببینی کراوە یعنی ئەوانەی کە چاودێری دۆقەکەکەن پێشببینی کراوە من خۆم پێشببینی ئەوەکەم پارتی کاندیدی هەبێ و داوای ئەو پۆستش بکە باشە بەزۆکو پێشببینی خۆت ئەوە باسیەوە کرێسیوان بارزانی و بافە تاالبانی لە ڕووی بڕوانامە بڕوان ناکەم بڵێن شمولیان بکە بەس لە دەرەوەی ئەوانە وەکو خۆت پێشببینی کەس دەکەیت لە کەرکک بێ لە شوێنی دیکە بێ وەکو پاڵی وراویش بڵین پاڵێرا من پێم وایە پاڵێرا و زۆرە بێت هێزەکان پاڵێورانە بێکێتی ئەی بێ پارتی بێ خەڵکی تریە بێ هەموو ساڵێک وایە سوننا ئەی بێ خەڵکی شیعە لە وڵاتی خۆی تەرشیەکە پاڵێورا و زۆرە بێت بەڵام چۆن حەس نەکرێ پاڵێورا و زۆرە بێت باشە بەس وەکەوەی کە پێشتر باز بکە سەرۆک کێرێن بەرامبەر سەرۆک کۆمارە ئەو هاوکێشە هەرماوە یان دوای ئێستا کە پەیوەندەکانی پارتی وەکێتی تێک چووە یعنی هاوکێشەکە نەماوە ئەمڕۆژ مەسعود بارزانی پێش هەڵبژاردنیش دەیگوت مەرج نییە دۆخی دوای هەڵبژاردن بۆ پێکێنانی حکوومەت لە هەرێم وەکو پێش هەڵبژاردن بێ ئێستا دۆخەکە لە بینی پارتی وەکێتیش چی بەسەردێ و پرسە
دوێنێ وەڵامی ئەم پرسیارە دوێنێ وتەبێژی پارتی لە کەناڵی ڕوودا وەڵامی ئەم پرسیاری دایەوە بەڕێز محمود محەممەد قسەی کردوتی ئەمە و پشکە پێشتر اتفاق لەسەری بووە بۆ مامجلال بێت و مامجلال خۆی هاتووە لە کوردستان هەڵمەتی هەڵبژاردننی بۆ کاک مەسعود کردو بۆ سەرۆکی هەرێم سەنە مامجلال ماوە نەیەکێتی هەڵمەتی هەڵبژاردنەکە بۆ پارتی ینی وەڵامەکەی وازح بوو وەڵامەکەی وازح بوو یعنی ئەو اتفاقیە نەماوە باشە بەس کاک چۆن وەکو بلۆکبەندی پێشتر ئێمە بینیمان لە 2021 بارزانی و هەلبوسی و سەدر بەڕێک داڕۆشن یەکێتی لەگەڵ نووری مالیکی و لایەنە شیعەکان بەڕێکی دیکەدا ئەم جارە تووشی هەماشت دەبینەوە پێ دوای یاخود پارتی یەکێتی بەیەکەوە دەڕۆن بۆ بەغدا چۆن دەیبینی؟ وەڵای من بە خوێندنەوەی خۆمەوەی ئەیبینم کورد بەیەکەوە ناڕوا بۆ بەغا بەیەکەوە ناڕوە خوێندنەوەی خۆم بەڵێ بەیەکەوە ناڕۆن بۆ بەغا بەجیا یعنی گوتاری لە هەڵمەتی هەڵبژاردنەکانشا بینیمان گوتاری جیاوازە ئێمە بینیمان مەسەل گوتاری پارتی ئاراستەی بەغدا بوو گوتاری یەکێتی ئاراستەی پارتی بوو گوتاری هەڵبژار بڕۆ سەیری بە هەموو هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە مراجعی بکە یعنی گوتارەکان بۆ بەغا جیاواز بوو گوتاری یەکێتی ئەیوت بەغدا عمقی ئێمە لە بەغداین گوتاری پارتی ئەیوت ئێمە گوتارەکەی ڕوو لە بەغدا بوو ڕوو لە بەغدا نەک خۆی وەک بەشێک لە بەغدا ببینێ یعنی ئەم دوو گوتارە جیاوازە ئەم دوو گوتارە لە دوای هەڵبژاردنش ڕنگدانەوەیە بێ لە گفتوگۆکانشا ڕنگدانەوەیە بێ لە داخوازیەکانشا ڕنگدانەوەیە بێت باشە من پێم وایە دوو دیدگای جیاوازی کوردی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدایە ئەوەی من پێم ئەوەی ئەلفوبێی سیاست بزانێ لە واقعەتێ گەیشتووە کە ڕوئیای یەکێتی بۆ مامەڵەکردن جیاوازە لە ڕوئیای پارتی بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدایە کامیان ڕاستن کامیان هەڵەن ئەوە من بڕیاری لەسەر نادەم من ناتوانم بڕیاری لەسەر بدەم بەڵام من دوو گوتارە بینم دوو گوتاری جیاواز و ئەتوانم بڵێم دژ بە یەک بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدایە باشە بەس وەکو بڵێن ئەو جارە پێدوای هاوپەیمانی سێقۆڵی دروست نابێتەوە پێشتر بڵێن هەلبوسی و پارتی بەیەکەوە بوون ئێستا دژی یەکترن چی وای کرد بڵێن هەلبوسی و پارتی ببنە دوژمنی یەکتر پێشتر لە 2021 بەیەکەوە بوون لە سەرەتا لە هاوپەیمانی سێقۆڵی هاوکێشەکان گۆڕانکاری زۆری تیادا بەسەر هاتووە هەلبوسی لە ڕێی ئێرانەکانەوە کراوە ڕئیسی پەرلەمان دوای وەلاعاتی خۆی گۆڕی و چوو یاری کرد بووە بەشێک لە یاری کەندا و دام کرا و پشتیوانی کرا و پارەی پێدرا ئێرانەکان لێیاندا لە سەرۆکی پەرلەمان دووریان خستەوە و دواتر ڕۆیشتۆتەوە جارێکی تر لەگەڵ ئێرانەکان ڕێککەوتەوە بۆی ئەو تۆمەتانی لەسەر لا بدەن بێتەوە ساحەی سیاسی و سەدر ئێستا لە ساحەی لە دەرەوەی هاوکێشەی ناو کورسیەکان لە شارع هەیە بەڵام لە دەرەوەی تەوزیعی ئەم مەکاسبی انتخابیە لەبەرەوە بەشێک نەبووە لە پرۆسی انتخابی هاوکێشەی ئەقلیمی و هاوکێشەی دەولی تازە دروست بووە بە تایبەت لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێرانە و ڕوخانی سووریا و لاوازکردنی حزب الله و تقریبا زەعیفکردنی حەماس و ئەمانە هەمووی پەیوەندی بە هاوکێشە ئەقلیمی و نێودەوڵەتیەکەیە هەیە و لاعبی تازە لە ناو ساحەکەیە ئەمڕۆ برادرانی کەندا و بە تایبەت ئیماراتیەکان پرۆژەی گەورەیان هەیە بۆ عێراقا لە نێوان لە ناو هێزە سونەکان و هێزە شیعەکان و تەنانەت لەگەڵ کوردشا لەسەر خەتن بۆ یاریکردن هەوڵیەوادەن کوتلەی گەورە پێک بێنن و پشتیوانی بکەن و زۆر حکومەت تێپەڕێنن حکومەتی عێراق من پێم وایە ئەم حکومەتەیە یان کوتلەیەک دروستە بێ زۆر بە ئاسانی تێپەڕێنێ یان زۆر عرقەڵیتی ئەەکەوێ و بە ئاسانی بۆ 6 مانگ پێک نایێت باشە بینە سەرناو ماڵی نێوان ئەو دوو حاڵەتەیە یان زوو تێپەڕێ حاڵەتی وەسەتی نییە بڵێن 3 مانگ 4 مانگ یان زۆر زوو تێپەڕێ یان ئاستەنگەکان وا دروستە بێت بە ئاسانی تێناپەڕێ باشە بینە سەر ماڵی شیعە بڵین دەبینی کە سوودانی وەکو دەنگی یەکەم بڵێن ملیۆنێک و 300,000 هێناوە لە ناو شیعەکان 45 بۆ 46 کورسی هەیە بەڵام لایەنەکانی دیکەش بڵێن لە دەرەوەی ئەو زیاتر لە 100 کورسیان هەیە پێ دوایە سوودانی پەراوێز بخورێت لە دەرەوەی سوودانی کوتلەیەکی گەورەتر پێک بێنرێ
چکە سوودانی خۆتان ئاگادار پێشتر 2 کورسیە بوو ئێستا بۆتە 6 کورسی بەوەی دەسەڵاتەوە دووری بخەنەوە جارێکی ڕێگە نەدەن ببێتەوە بە سەرۆک وەزیران یاریەک هەیە گەر ئەو یاریە سەر بگرێت هەوڵێک هەیە 2 کوتلەی شیعە وە کوتلەیەکی سوننا بەڵێ کوتلەی گەورە پێکەوە تەحالفێ بکەن کوتلەی گەورە پێک بێنن یعنی تەجاوزی مەذهب بکەن هەوڵێک لەو ئارادەیە ئەو هەوڵە هەڵ بگرێت سەر بگرێت کوتلەی بتوانن ئەمانە ئەو کوتلە گەورەیە پێک بێنن پۆستی سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان زۆر بە ئاسانی یەکلایە بێتەوە لە یەک کۆبوونەوەی ئەتوانن حەسمی ئەم شتانە بکەن ئەگەر سەر نەگرێ ئەمە کوتلەیە کە ئیتار و بەشێک لە هێزەکانی ئیتار زۆر دژی ئەوەن ئەگەر ئەوان توانیان کوتلەکە پێک بهێنن هەردوو لا لەگەڵ پێکهێنانی کوتلەکە هەوڵی یاریەکی ترەدەن ئەگەر نەیتوانی کوتلە پێک بێنێت هەوڵی ئەوە ئەدا سولسی معەتەڵ پێک بێنێ ئەگەر نەیتوانی کوتلەی گەورە پێک بێنێت بۆ دروستکردنی حکوومەت و پەرلەمانەمە هەم برادرانی سوودانی دۆستەکانی هەوڵی ئەوادەن هەم برادرانی ئیتار هەوڵی ئەوادەن ئەگە سەرکەوتوو نەبوون لە پێکهێنانی کوتلەی گەورەیە سولسی معەتەڵ دروستکەن بۆیە ئەڵێم ئەگەر هەر لایەکیان توانیان ئەو کوتلەیە دروستکەن و تێپەڕێنن بە ئاسانی ئەڕوان نەیان توانی پێکی بێنن سولسی معەتەڵ دروستەکرێت سولسی معەتەڵ بۆ ئەوەی بۆی پرۆسەکە پەک بخرێ درێژای کێشێت باشە بەس پێ دوێ هەمان سیناریۆ دووبارە بێتەوەی کە پێشتر پەیمانی سێخۆڵی نەیتوانی 220 پەرلەمانتار یەکەم کۆبوونەوەی کە دوایە پەرلەماندادنی شێو سەر و کۆمار هەڵبژێرێ دەبێت 220 ئەندام پەرلەمان ئامادە بن ئەوە قورسە سەرەتا کە سەر و کۆمارێکی نوێ هەڵبژێرن دوای بڕوا بۆ پێکهێنانی حکوومەت ئەوە بەربەستە ئێستا حالیان بەردەست نییە چونکە هێشتان لە سەتاسەتی ئەنجامەکان تا ئەم لەحزەیە بن و تۆ قسەکەین یەکلا نەبووتەوە سبەی ڕاگەیەندێ لە دوایەوە کە ڕاگەیەندرا ماوەی تاعن هەیە هەفتەی تاعن هەیە و دوایی مدە هەیە ئەمانە هەمووی ئەڕوات تقرێت تەسەورەکە مانگ زیاتری پێ بڕوات تا سەرۆکایەتی سەرۆک کۆمار داوای کۆبوونەوەی پەرلەمان بکات یعنی ئەمە هێشتان ئەبێ متابعی ئەوە بکەین لەم مانگەی کە لە بەردەستمانایە حرەکەکان چۆنن هێزەکان بەچی ئاراستەیەکە ئەڕۆن چونکە هین نییە لە سیاسەتە دوژمنی هەمیشە نییە نە دۆستی هەمیشە هەیە نە دوژمنی هەمیشە هەیە بەرژەوەندی هەمیشەیە هەیە ئەم هێزانە کە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە هاتوونەتەوە ساحەکە بەهێزەوە بە گەورە و بە قەبارەی جیاوازەوە چۆن ڕێکەکەون چۆن تەحالوفاتەکان دروستە بێت لەسەر ئەساسی دروستبوونی تەحالوفاتەکان ئەتوانین پێشبینی تر بکەین و قسەی تر بکەین بۆ نمونە مەسەلەن ئەو اتفاقیەی لە نێوان عێراق و تورکیا کرا لە ماوەی ڕابردووە تورکیا تا ئێستا جێبەجێی نەکردووە ئەترسێ حکوومەتێک بێت لە دەرەوەی سوودانی ڕازی نەبێ بەو اتفاقیە بۆ ئەوەی جارێکی تر پیا بکێتەوە لەگەڵیانە اتفاقەکەی جێبەجێ نەکردووە ڕاستە ئیمزای کردووە بەڵام جێبەجێ نەکردووە چاوەڕێی گۆرانکاریەکانی عێراقێتی نەوەک حکوومەتێکی تر لە دەرەوەی سوودانی بێت بۆ اتفاقیە ڕازی نەبێت جێبەجێکردنی اتفاقیەی هەڵگرتووە بۆ حکوومەتی تازاگەر ملاحەزاتیان هەبێ مفاوزاتی لەسەر بکەن و اتفاقی تازیان لەگەڵا بکات لەسەر ئەساسی ئەو اتفاقە لەبەرەوە جارێ هیچ شتێک دیار نییە وەکو خۆی ناتوانانی تحلیلی پێشوەختە بکەیت تا تحالوفاتەکان دروست نەبێت باشە شتێکی تر هەیە کاک حەکیم ڕاستە پەرلەمانتار دەرچووە و شتوانە دەرچووە بەڵام پێشتر چۆن دەنگ ئەکرا بۆەوەی لە بیخەنە سندوقەکانەوە ئێستا لە دوای هەڵبژاردن و پەرلەمان ئێستا کار لەسەر کڕینی پەرلەمانتارەکرێ پەرلەمانتار حاضر دەرچووە کار لە دەوڵات هێزی گەورە کار لەسەر کڕیانەکەەوە بیان باتە بەرەکانی خۆیانەوە کسە کار لەسەرەوە لە ئێستا بەدواوە ئەمانە یەکلا بۆ تر بەرچاوت ڕوو نەبێت چیە بێ و چی ناوێت باشە بەزمە بەسمەوە ئەو سوودانی کە یەکەم بووە ینی فریای ناکەوێت بەوەی کە ببێتەوە بە سەرۆک وەزیرە هەرتەنە 6 کورسی لە کاتێکە بۆ کوتلەی گەورە پێویستی بە 165 سەدر هەفتا کورسی هەبوو ڕێگری لێکرا ئیتاری تەنسیقی ڕێگریان لێ کرد هەفتا کورسی هەبوو ئێستا سوودانی 45 کورسی هەیە
یعنی گەر بیانەوە سوودانی گەر نەتوانێت کوتلەی گەورە لەگەڵ تەحالوفاتی تر دروست بکە و کوتلەی گەورە پێک بێنێ حتمما برادرانی ئیتال زۆر بە ئاسانی ئەتوانن پاڵی پێوەنێن. باشە سەبارەت بە پێش ساڤایە پێش هاتنی ساڤایە سوودانی هیچ شانسێکی نەما بوو، بەڵام لە دوای هاتنی ساڤایەوە ئەو گۆڕانکاریانە تازایە لە عێراق کراوە لە 150 شانسی هەیە، بەڵام 150 کەمە زۆر نییە. بەڵێ بە زۆک و گروپە چەکدارەکان پێشتر ینی پێش هەڵبژاردنەکە دەوترە کە زۆر لاواز دەکرێن، بەڵام ئێوە دەبین بۆ نە حیزبوڵڵا 6 کورسی هێناوە، عەسایب قەیس خزعەلی 27 کورسی هێناوە، کەتایبی ئیمام عەلی 5 کورسیە، بەدر 19 کورسیە، بابیلۆنیش بڵێن چەند کورسێکی هێناوە، یعنی نزیکەی 50 بۆ 6 کورسی یعنی گروپە چەکدارنە بەتابەتی وەکو بڵێن عەسایب هەڵکشاوە. هۆکارەکەی چیە؟ ئایا بایکۆتی سەدر هیچ کاریگەرێکی نەبووە لە بەرژەوەندیەوان بووە؟ بەڵێ بایکۆتی سەدر لە کورسەکە ئەو دەنگانەی کە هێنە بوو ئەوانە ڕوات لە بەرژەوەندی ئەوانەیە. بەڵێ بایکۆتی سەدر کاریگەری زۆر هەیە لەسەر پرۆسی سیاسی عێراق لە ئایندەشە. بەڵێ ماوەستم بۆ دەنگیان زیادی کردیان ئەو گروپە چەکداران لە کاتێکە پێشتر دەوترا فشاری زۆریان لەسرە، بەڵام ئێمە دەبین دەنگەکانی هەڵکشاوە وایە؟ دەوڵەمەندترین هێز لە عێراقا ئەمڕۆ دەوڵەمەندترین گروپە چەکدارەکانی حەشدن، ئەو فەسائلانن دەوڵەمەندترینن، لەبەرەوە زۆربەی پرۆژەکان زۆربەی پارەی عێراق لای ئەوانە و تەحەکوم بە بڕیارەکەن لە عێراقا زۆر دەوڵەمەندن، لەبەرەوە ئاساییە بتوانن دەنگی زۆر بێنن. بەڵێ وەکۆی باسی کردنی پەرلەمانتارت کە ئێستا سوودانی 46 کورسی هەیە، ینی ئەگەری هەیە لیستەکەی زۆر ینی ئەو تۆکمەنە بێ بتوان لەبەرێکی هەڵبوەشێنن، ینی لەخۆ پۆپی لێ ببێتەوە. بەڵێ من پێم وایە سوودانی حزب نییە، کە حزب نەبێ بەڵێ هەڵوەشانەوەی زۆر ئاسانە، لێدانی زۆر ئاسانە. بەڵێ مەسەلەی مە خۆمان بینیمان بۆ نمونە لەم هەڵبژاردنە بینیمان نەوەی نوێ سەرۆکەکەی گیرا لەبەرەوە حزب نییە، تەنزیمی نییە، سەرۆکەکەی گیرا لە 9 کورسیەوە هاتە 3 کورسی. بەڵێ یعنی زۆر ئاسانە. مەسەل بۆ نمونە هەر بڕن و پەرلەمانتارێکی هەیە کادرەیەکێتیە لە تەحالفەکەی هین دەرچووە سوودانی دەرچووە، بەیانی ئەم پەرلەمانتارە لەگەڵ یەکێتیە ڕوانەک لەگەڵ سوودانی جا لە ناو دەیان پەرلەمان لەو نەوعی هەیە، یعنی لە ناو ئەسڵیان ئینتیمایان بۆ شوێنی ترە لە ناو لستەکەی سوودانیان، لەبەرەوە خۆی لستەکەی سوودانی لستە حزب نییە، ئەمە جیاوازی هەیە. مەسەیسا وەکو حزب تەنها پارتیە توانێتی زۆرترین کورسی بێنێ، 30 کورسی هەیە تقریبا وەکو حزب، 32 کورسی تەحەکوم پێکات، کەمیانە گەنە 30 کورسی وەکو حزب. باشە باقیەکەی حزب نییە، تەجەموعاتن کۆکراوان، يعني اعتماد ناکرێتە سەر تەحالوفاتن، هەر هێزێکی حزبێکی بچووک لەو تەحالوفە دەربچێ کاریگەری ئەگەر حزبەکە کورسیەکەش بێت کاریگەری بۆ دروستەکە. بەڵێ دوو خولەکەمان ماوە سوپاس دەکەم سەبارەت بەوەی کە پێشتر لە کابینەکانی پێشتر لە کارنامە زۆر باش چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغداد دەکرا، لە کابینەکەی سوودانی باسی جێبەجێکردنی مادەی 140 یاسای ئەنجومەنی فیدراڵی بڵێ هەموو یاسایەکی نوێ بۆ دادگای فیدراڵی، چارەسەرکردنی کێشەی مامۆسانی کەرکووک، موچە بەگشتی لەسەر ئاسیێرێم و بڵێن فەرمانبەرای ناوچابڕەما هیچ نەکرا، ئەم جارەشی چاوەڕە دەکرێت و ئێستا موچەش لە بەردەماوانەیە کە موچیان لە سەرێمە ڕەنگە دوو موچیان بخورێت. من پێم وایە ناتوانین هیچ لەوانە جێ بکەینەوە، لەبەرەوە وەکو یەک گوتاری کورد ناڕۆینە پرسەکانەوە، بە گوتاری بە بەرنامەی حزبیەوە ئەڕۆینە پرسەکانەوە، هەر حزبێکش بە گوێرەی بەرژەوەندی خۆی گفتوگۆکە و ئەڕاتە مفاوەزاتەکانەوە بە گوێرەی داخوازیەکانی خۆی، نەک بە داخوازە گشتیەکان. بڵێن کێشەکان هەر بەردەوام دەبێت لە موچە و لە کێشەکانی تر. پێم وایە کێشەی موچەوانە ڕەبتی بە هەڵبژاردن حکوومەتەکانەوە، ڕەبتی بە مامەڵەکردنە لەگەڵ پرسەکانەوە. ئەگەر ئێمە وەکو کورد وەکو هێزێک مامەڵە بکەین وەکو 6 کورسی پەرلەمانی، لەکوێ وەکو 6 کورسی پەرلەمانی، لەکوێ وەکو 30 کورسی و 15 کورسی و 5 کورسی و 4 کورسی تەعامل بکەین. من سە گوێم لێ بووە مەسەلەن هەڵوێستە لێ ڕۆما حکوومەتەوە
5 کورسیە گورتی ئەڵێ ڕۆمە حکوومەتەوە مفاوەزات بە 4 کورسیەکات هەڵوێست بە 4 کورسیەکات دەمانە بەتەمای حکوومەتمنەوەی ڕەنگەنەوەی نوێ بە 3 کورسیوە بیکات بڕاتە حکوومەتەوە ئەمانە هی خۆیە کاریگەری نێگەتیفی خۆی هەیە جگە لە یەکێتی و پارتی کە بە دوو گوتاری جیاوازەوە مفاوەزاتەکەن و ڕۆنە حکوومەتەوە. بەڵێ سوپاس دەکەین کاک شوان داودی لە کەرکووخۆ لەگەڵمان بووی مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس دەکەین سوپاس بەوەی بینەرانی بڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ